لە سۆران خانەنشینێک سێ بوو چەوەر ئەگرێ ئەم مانگە بەڵام تاکو ئێستا نەگەڕاوەتەوە ماڵەوە کەس نازانێ بۆ کوێ چۆ و بە دوایدا ئەگەڕێن. لە سلێمانی پزیشکێک و لە هەولێریش گەنجێک بە ڕووداوی هات و چۆ گیانیان لەدەستدا. ئەمە دوو لەو هەواڵانەیە کە ئەمڕۆ پێشکەشتانی یەکەم سڵاوتان لێبێت. ڕووداوەکانی هات و چۆ بەردەوام کارەسات ئەخۆڵقێنن. لە دوو ڕووداودا پزیشکێک و گەنجێک گیانیان لەدەستدا. نزیکەی 15 کەسیش بریندار بوون. بەرەبەیانی ئەم ڕۆژمارەیە گەنج دوای ئەنجامدانی یاری تۆپی پێ بە سواری پیکابێک لە گوندی قەڵاتکە لە سنووری هەولێر گەڕامنەتەوە لە ڕێگا پیکابەکە وەرگەڕاوە بە قسەی کەسوکاریەکێ لە گەنجەکان لە ڕووداوەکە کەسێک گیانی لەدەستداوە و نزیکەی 15 کەسی دیکەش بریندار بوون. هەر بەرەبەیانی ئەمڕۆ لە بەردەم نەخۆشخانەی سمارت لە پارێزگای سلێمانی پزیشکێک لە کاتی پەڕینەوە و چوون بۆ سەر ئەرکەکەی ئۆتۆمبیلی جۆری مازدا لێی ئەدام بەهۆیەوە گیانی لەدەستداوە. مقدم عمەر سدیق ئەفسەری شگر لە هاتوچۆی سلێمانی بە 1964 وت دوایی هێڵکاریەکان دەرکەوتووە شۆفێری ئەم ئۆتۆمبیلە بێ ئاگا بووە لە هێڵی پەڕینەوەی شەقامەکە و بە خێراییەکی زۆر بە شەقامەکەدا تێپەڕیوە لە ئەنجامدا ئۆتۆمبیلەکەی پێ نەگیراوە و خۆی بەو پزیشکەدا کێشاوە. مام خانۆ پیاوێکی تەمەن 6 ساڵی خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆرانە دوێنێ بەیانی لە ماڵ چۆتە دەر بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە بێ سۆراغا دەریش کەوتووە لە بانک سێ موچەی خانەنشینی وەرگرتووە دواتر دیار نەماوە. ئیمران عەلی کەسوکاری ئەو کەسەون بووە بە 1964 وت ئەم پیاوە کەمێک هەڵامەتی هەبووە و بە ماڵەوەی وتوە سەردانی نەخۆشخانە ئەکات کە لە ماڵیش دەرچووە موبایلەکەی جێهێشتوە بۆیە نازانین بەرەو کوێ چووە بەڵام زانیاری ئەوەمان هەیە کە پێش نیوەڕۆ لەگەلی عەلیبەگ بیندراوە. وتیشی مام خانۆ خانەنشین بۆ موسەی سێ مانگی ڕابردووی وەرنەگرت بوو. دوای ئەوەی کە لە نەخۆشخانە بۆی گەڕاوین لەوێ نەبووە سەردانی بانکیان کردووە و بۆ سۆراخکردن دەرکەوتووە موچەی هەر سێ مانگەکەی وەرگرتووە بەیەکەوە و لە دوای ئەوە ئیدی دیار نەماوە و بە دوایدا ئەگەڕێن. فرۆشتنی تەقەمەنی و یاریە ئاگرینەکان بۆ ڕۆژانی جەژن لە خورمات و قەدەغە کراو هەر کەسیش پابەندی نەبێت دەستگیرەکرێت. لیوا حوسێن عەلی بەڕێوەبەری پۆلیسی گشتی خورمات و بە 1964 وت لە سپێنەوە بڕیارەکە لەسەر هەموو فرۆشگا و دوکانەکانی قەزاکە جێبەجێ ئەکرێت و هەر کاسبکارێک کڕین و فرۆشتن بە کەرستەی تەقەمەنی و یاریە ئاگرینەکان بکات جگە لە داخستنی دوکانەکەی ڕێکاری یاسایی تۆندیشی لە بەرامبەرە ژیرێتە بەر و دەستگیرەکرێت. وتیشی ئەو زۆرەما دانە دەبنەهۆی مەترسی و بێزارکردنی خەڵک لە ڕۆژانی جەژن بۆیە پێویستە هاوڵاتیان ئاگاداری منداڵەکانیان بن و هەر دوکاندارێکیشیان بینی ئەو مادانە ئەفرۆشێت دەست بەجێ هێز ئامنیەکانی لێ ئاگادار بکاتەوە. لە جەژنی ڕەمەزان نزیک ئەبینەوە ئەمڕۆژ کۆتا هەینی مانگی ڕەمەزانی ئەم ساڵ بوو بۆیە نوێژی هەینی لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە مزگەوتەکان قەڵەباڵغ بوو مزگەوتەکان زمەیان ئەهات لە نێشخێنان. لە مزگەوتی گەورەی سلەیمانی یەکێکە لە دیارترین مزگەوتەکان جگە لە ناوەوەی هەوش و حەساری مزگەوتەکەش هەرزوو پڕ بوو. بۆیە ئەو نوێژخێنانە کە درەنگەیشت بوون لەسەر شەقام و دەرەوەی مزگەوتەکە سفرەی سەفەری و یاخود پارچە کارتۆنیان ڕائەخست و نوێژی هەینیان لەسەر بە ئەنجام گەیان. سەرنجتان بۆ بابەتێک ڕائەکێشم هەر باسی تەقەمەنی و یاریە ئاگرینەکانە کە بەرەو جەژن ئەچین دیارە لایەنە پەیوەنددارەکان هەموو لایەک لەوە ئاگادارەکەنەوە بە تایبەتیش شوێنکارەکان کە بە هیچ شێوەیەک مامەڵە بە کڕین و فرۆشتن بە یاریە ئاگرینەکان و تەقەمەنیەکان نەکەن. دیارە زۆربەی ئەو کەسانەی کە ئەمانە بەکارهێنن منداڵەکانن. ئەمەی پێنجوێن دیارە مامۆستایانی ئاینی قسەیان لەسەر کردووە کە ئەڵێ پێویستە بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێ و لیژنەی چاودێریش بە هەمان شێوە باسی قەدەغەکردنیەکان. بەڵام پرسیارەکە ئەوێ خێزانەکان خانەوادە بەڕێزەکان بۆچی تاکو ئێستانیان توانیوە کە ڕێگری لە منداڵەکانیان بکەن ئەو زۆرە تەقەمەنیانە بکڕن. ئەوە بازار ئەهێنێ بە شێوەی قاچاق بە هەر شێوەیەکی قانونی و ناقانونی بێ بەڵام لەسەر خێزانەکانە کۆنتترۆڵێکی زیاتری منداڵەکانیان بکەن بۆ ئەوەی تووشی هیچ مەترسیەک نەبنەوە بە تایبەتیش لە ڕۆژانی جەژن کە خەڵک لەناو خۆشی و ئاسوودەییدا ئەبیندرێت خۆش نییە ڕووداوێک بەهۆی ئەم یاریە ئاگرینانە بکەوێتەوە. بۆیە پێویستە خێزانەکان زیاتر
کۆنتترۆلیان بەسەر منداڵەکاندا هەبێت و بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن یاری ئاگرین لە شوێنەوە لە دەرەوەی ماڵەکانیان بکڕن. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بە هەموو لایەکتان.